بسم الله الرحمن الرحيم. پەخشانە شعرێک لە نووسینی دکتۆر عەبدولدائیم معروف هەورامانی. بەناونیشانی لەم ئەخیری پیریەوە وەختە دەکەومە دڵداری. چ مەستیەکە ڕووی تێکردووم، وا منی وەک پەروانە شێتی ڕووناچی خۆی کردووە. زۆر سەیرە دڵم بۆ تۆزێ زولفیار، کەوتۆتە سەما و وەک شەیدا و عاشق وێڵ دەگەڕێ و نە بە کەنار دەریاوە ئۆقرە دەگرێ و نە لە چێوەکاندا دەوەستێ و نە قاچ بەخۆوەی ڕادەگرێ و نە شار و ماڵ و زەوی دەبێتە جێگەی حەوانەوەی. چ دڵبەرێکە وا دڵی مەلایەکی وەک منی تاساند. چ عیشقێکە خەوی لە چاوانم زڕاندووە و مەیلی بینینی یاری کردە وێردی زمانم و دوعای لەبیر بردوومەتەوە. تەنها دوعای بینین و لیقای یار نەبێت. خۆشم دەوێیت و خۆشم ویستویت. وا خەریکە لەم پیریە ئیتر خۆم پێ ناگیرێ و دێوانەییم بۆ دیدارت دەردەکەوێت. کاتێ سات بە سات لێم نزیک دەبیتەوە، زەردەخەنە سەر گۆنایی دەگرێت. ڕوومەتی ئەو دەبێتە مانجی چواردەی دڵی من و شەیدام دەکات. چی بکەم حەبیبان، وەرن چارەی دڵی بیمارم بکەن و لەگەڵ من دوعای بەلیغنام بۆ بکەن و چاوتیش بکەن بۆ بینینی یەکەم شەو مانگ. اللهم بلغنا رمضان، اللهم بلغنا رمضان، اللهم بلغنا رمضان. ئەم پەخشانە شعرە لە نووسینی بەڕێز دکتۆر عەبدولدائیم معروف هەورامانی.